ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم تەنانەت لەگەڵ نایارەکانیدا لەگەڵ دوژمنەکانیشیدا ئەوانەی کە بڕواشیان پێی نەبووە خاوەنی ڕەحم و بەزەیی بووە، خاوەنی لێبوردەیی بووە بەرامبەریان. کاتێک کە فەتحی مەکە دەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر وشترەکەی سەری نەوی کردبوو، نەوەکە خۆی پۆست کاتەوە لە ناو خەڵک و بێ خەڵک ئەزیەتدا. کاتێک کە چۆ بۆ مەکە فەرمووی ئیذهبوا فأنتم الطلقاء، بڕۆن ئێوە هەمووتان ئازادن. ئەو کەسانەی کە پێغەمبەریان ئەزیەت دەدا، ئەو کەسانەی کە تۆمەتیان بۆ دروست دەکرد، ئەو کەسانەی کە جنێویان بەو پێغەمبەرە دەدا صلی الله عليه وسلم، تەنانەت سوکایەتی نەما بەو پێغەمبەرە نەیکەن. بەڵام ئەو پێغەمبەرە کاتێک کە فەتحی مەکە دەکات دەچێتەوە ناو مەکە، خۆی پۆز ناکاتەوە لە خەڵک وەکو زۆر کەس تۆڵەی خۆی بکاتەوە، فەرمووی بڕۆن ئێوە هەمووتان ئێستا ئازادن. ئەوە لەگەڵ نایارەکان و دوژمنەکانیدا ئەو زاتە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەو شێوازەیە بووە.